شەپۆلە گەرماکە گەیشتە عێراق و لە پەرستگاکانی ناوەڕاست و باشووری عێراق پلەکانی گەرما نزیک بوونەوە لە 50 پلە. بە پێی زانیاریەکانی دەستەی گشتی پێشبینی کەشوهەوا ئەم شەپۆلە گەرمایە تا ڕۆژی یەکشەم درێژەی دەبێت. اعتبارا من يوم الخميس اليوم راح يبدأ تأثير العراق. لە ڕۆژی پێنجشەمەوە شەپۆلی گەرماکە دەستی پێکردووە و پلەکانی گەرما بەرز بوونەتەوە. تا ڕۆژی یەکشەم درێژەی دەبێت و لە هەندێک پارێزگا دەگاتە 50 پلە. لە ناوەڕاستی عێراق کەمترە. لە باکووری عێراقیش لە نێوان 48 و 49 پلەی سیلیزی دەبێت. وكذلك في المنطقة الشمالية تكون في مستويات 48 49 درجة مئوية. بەرزی پلەکانی گەرما کاریگەری لەسەر هاوڵاتیان هەیە بە پشتبەستن بە پرژاندنی ئاو و خۆفێنکردنەوە ساعتەکانی نێو بازار بەڕێ دەکەن. پلەکانی گەرما زۆر بەرزن، زۆر ماندوو دەبین هۆکاری ماندووبوونەکەشمان کارکردن نییە، بەڵکو گەرماکەیە. بە پێچەوانەوە ئەم هاوینە ئیشی ئێمە لەگەڵ ئەم گەرمایە کەمی کردووە وەکو ساڵانی پێشوو نییە. کێشە تەنها گەرمی کەشوهەوا نییە. وەک ئێوە دەزانن ئێمە ڕێژەی سەوزاییمان کەمە و زیاتر لە 4 ملیۆن ئۆتۆمبیلوان هەیە. بە دڵنیاییەوە بەم جۆرە پلەی گەرما بەرز دەبێتەوە و دەچێتە سەروی 50 پلە. بە دڵنیاییەوە کەس خۆی لەبەر ئەو گەرما زۆرە ڕاناگرێت. بە پێی زانیاریەکانی کەشوهەوا ڕۆژی یەکشەم لووتکەی بەرزی پلەکانی گەرما و کۆتا ڕۆژیشی ئەم شەپۆلەیە کە عێراق و ناوچەکەی گرتوتەوە. پلەکانی گەرما بە جۆرێک بەرز بوونەتەوە تەنانەت سیستەمی ئاوپرژاندنیش بەهانای خەڵک ناگات تاکە چارەسەرەوەیە کە هاوڵاتیان بتوانن لە کاتی گەرمای نیوەڕۆدا خۆیان لە بەرکەوتنی ڕاستەوخۆی خۆر بپارێزن. کارۆن محەممەد کورساد نیوز بەغداد.